پرسیاری هاوڵاتیەکی تر دەربارەی ئەوەی دەڵێ سڵاو دکتۆر من مناڵەکەم 2 مانگ و 8 ڕۆژە شیری خۆم خوتووەخوا بەس زیاتر شیری خوتووەخوا کێشی لە 2 مانگ کردمان 5 کیلۆ 400 بوو. چەند پرسیارێکم هەیە. یەکەم مناڵەکەم ئاوی گونەکانی هەیە و نزیک زەکەری ئاوساوە، پێویست بە چی ئەکات؟ بیبینە دکتۆر. پرسیاری دووەمی دەڵێ پیسایەکەی بۆنی زۆرە هۆکار چییە؟ ئیلتیهاب یا ئاساییە؟ هەمان شێوە پرسیاری کردو دەربارەی مناڵێکی 2 مانگ و 8 ڕۆژ کێشی 5 کیلۆ 400 غرامە بە جۆرەی پرسیارەکەی بێ پێدەچێت کێشی ئاسایی بێ، بەڵام ئەوەی کە دەڵێ مناڵەکەم ئاو لە دەوری گونەکانی هەیە، بەڵێ ئەمە لە مناڵی کووردا ڕوو ئەدات. زۆربەی جارەکان ئەگەر هیچ نیشانەی تری لەگەڵ نەبێ، بۆ نمونە سووربوونەوە شینبوونەوەی گونەکانی لەگەڵ نەبێ، یان وەکو شێوەی فتقی نەبێت لە سەر و گونەکانیەوە، ئەمە ئەکرێت چاوەڕوان بکات تا تەمەنی ئەبێتە نزیکی 6 مانگان، چونکە زۆربەی جارەکان ئەم ئاوەی دەوری گونەکان خۆی هەڵەمژرێتەوە. بەڵام ئەگەر هەر کام لەو نیشانانەی هەبوو یا هەستی کرد ئاوساوێکە زیایی کردووە یا مناڵەکە زۆر بە ئازارە، زۆر ئەگری پێی ناڕەحەت بووە، ئەو بۆ ئەو حاڵەتە باشترە پیشانی پزیشکی پسپۆڕی منداڵان یان نەشتەرگەری مناڵانی بدات لەو کاتەدا. دەربارەیەوەی کە دەڵێ پیسایەکەی بۆنی زۆرە، پێشتر باسمان کرد بۆنی پیسایی نیشانە نییە بۆ ئیلتیهاب، پێم وابێ ڕوونکردنەوەمان دەربارەی ئەوەدا لە پرسیارەکانی پێشترە.